بەداخەوە ئێمە زۆربەی کۆبوونەوەکانمان لە بەرامبەر تیرۆر ڕفاندن برسیکردن گرتنە ئەو دەسەڵاتە 25 ساڵە لە بڕی ئەوەی بوار بە ئێمە بدا لەو ناوەندە جیهانیانە لە تەنیشت ئەو 200 مەتر پەرلەمان و حکوومەت ئێمە خەبات بۆ مافەڕەواکانی گەلی کورد بکەین هەموو هێز و توانای ئەو خەڵکەی قڕکردیتەوە خەریکی ئەوە بێت تەجروبەی بەعث تەجروبەی کەمالیزم تەجروبەی کۆماری ئیسلاحاتی ئێران بە خراپتر بە قەرەجانەتر بە بێیاسایانەتر جێبەجێ دەکاتن چکو بە ڕاشکایی بڵێین نازیەت فاشیەت بەعث کەمالیزم ئەوانە زۆر دیکتاتۆر بوون بەڵام دەوڵەتی بوون و نیشتیمان پەروەر بوون بەڵام ئەو دەسەڵاتەی بە تایبەتی بنەماڵەی بارزانی و خودی پارتی دیموکراتی کوردستانی شێتی نیشتیمانی دەسەڵاتێکی قەرەجی نایاسایی شت یعنی هیچ شتێکیان لە بەرامبەر ئەو خەڵکە نەهێشتێتەوە ئەوەی ئێستا دەکرێت لە بڕیاری ئابلۆقەی برسیکردنی خەڵک لە پێناوی کورسێکی بارزانیدا ئەوەی کە دەکرێت لە دەنگە کوشتنی دەنگە جوان و ئەو جیلە نوێیەی لە سەردەشت لە کاوە لە سۆران لە ویدات لە هەموو شار و شارۆچکەکان یەکێک هەڵەبژێرن بە ئامانجی چاوترساندن بەڵام ئەگەر سەیر بکەین ئێمە لێرە مەسەر ڕادەگەێنین ئایا بنەماڵەی بارزانی کە باڵادەستن لەناو پارتی دیموکراتی کوردستان توانیان بە کوشتنی شەهید سەردەشت دەنگی ئازادی خوازی لە شاری هەولێر بکەن بە پێچەوانەوە ئێستا لە هەولێر وەختی خۆی کەس دەدەوێرە مزاهرە بکە من بیرمە 2005 مزاهرە کرا بەر لەوەی دەست پێ بکرێ بە 20 کەس لە یەک کەسیاندا بەڵام ئێستا ڕۆژانەم لە هەولێر مزاهرەیە ئێستا شەڕی ئازادی گەیشتە ناو قوڵایی دەسەڵاتی پارتی کە بادینانە لەو ماوەیە دەیان کەس جیرایە ڕفێنرا بە تایبەتی ئەو دەنگە گەنج و ئازادی خوازانە کە دوایینیان شەهیدی بووێت شەهیدی نەوەیەکی تازە پێگەیشت و شەهید ویلادا هاوڕێیان بیر بکەنەوە گەنجێک تەمەنی 20 ساڵە 9 جەردان دەکرێت لە بۆ ئاسایش هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت لەناوە هەموو جەبەروتە کۆڵ نادات مخاومە دەکات تا شەهیدی دەکەن ئێمە دەبێ ئەوانە بکەینە سیمبولی خۆمان نەگە ئەو سەرکردە مەترسی و سەرکردە خەتەر ئەو جیلە نوێیە ئەوانە سەرکردەیە و گەلەن و ئەوانە قارەمانیە و گەلەن داکۆچی لە مافیەوە دەکەن و ئەو شێوە کوشتنەی چۆن سەردەست گولە لە دەوی درایە نازانم چەندتان ئاگادارینیانە 8 پەنجەی کاکەویدات شێندرایە 8 پەنجەی تەنیا 2 پەنجەیان بۆ شتێتەوە بە ئامانجی ئەوەی کە دەستی خەڵک دەشێنن کە قەڵەم دەگرێتن بەڵام ئەگەر سیرکەن وەکو گوتم 25 ساڵە و نەک 25 بۆ کاک شەماڵ گوتی هاوڕێیان لە زیندانی ڕایەتەوە لە تیرۆری سلێمان موعینی و دکتۆر شوانەوە لە شەستەکانەوە لە تیرۆری بنەماڵەی فاخر مێرگە سووری دەیانەوەی ترەوە لە تیرۆری شەید ڕەوڤاکرێی و نەسیر و نەزیر عومەر و لە تیرۆری هەتا یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری سەوز و تیرۆری بزوتنەوەی حرەکاتی ئیسلامیەکان لە بەرامبەر دەیان سەرکردەوە کە شەهید شاپور ئایا حرەکەی خوازی ڕاوەستا ئایا بە پێشتر کەوتین ئایا ئەو دەسەڵاتە خۆی ئەوانە لە شەرمەزاری زیاتر چی کردی بۆ ماوە ئێمە لە کۆتایی هەرەوە دەڵێین وە گوتومانە و دووبارەشی دەکەینەوە ئەو ناوەندە ئەوروپیانە لەو دەسەڵاتە بەگەر بێخن کە ئەو دەسەڵاتە تەواوکەری داعشە ئەوانە داعش پێ ڕادەگەێنن لەبەرەوەی داعش لەسەر نەبوونی ئازادی نەبوونی دیموکراسی تیرۆری سیاسی برسیبوون گەشە دەکا ئەگە دەسەڵاتێکی دیموکراسی هەبێ گەشە ناکاتن وە کورد خەباتی بەوە نەکرد دەسەڵاتێکی شۆڤینی بەعث بە دەسەڵاتێکی قەرەجی سیاسی بگۆڕێتەوە بۆیە ئێمە لە ناوەندە سیاسیانە چۆن بەردەوام بووینە لە ناوەندە سیاسەکان چۆن بەردەوام بووینە هەر بەرپرسێکی سیاسی ئەو دەسەڵاتە بێت ئەوروپا ئێمە ڕسوای دەکەین بە وێنەی شەهید ویدات شەهید سەردەشت شەهید بمورن شەهید کاوە شەهید سۆران دەچینە پێشی بەر شەهید ڕەوڤاکرێی شەهید ڕێناس هەموو شەهیدە تیرۆرە سیاسیانە من دڵنیاشین ئەوڕیان دوایین قسەشون ئەو دەسەڵاتە زۆر ترسنۆکە تەنیا لە بەرامبەر ئەو خەڵکە هەژارەی وا قارەمانە کە دێنە ئەوروپا بڕوا بکەن نمونەی کەسی ترسنۆکن نمونەی کەسی ترسنۆکن بەڵام لە کوردستان نەیاسا هەیە هێزێکی زەبەروتیان هەیە خەڵکەکی فەقیریان کەوتۆتە بەردەست بۆیە تاکە ڕێگامان کۆڵ نەدانا و درێژ نەدانا
بە خەبادی شەهید میداد سەردەشت و سۆران و کاوە ئەو جیلەی کە دەسەڵات ڕۆحی لێ چووە زۆر سپاسان دەکەم. دەست خۆش کاقالێ هاوڕێیانی خۆشەویست بۆی کەسانێک کە لێرە بەلای ئێمە تێپەڕن بزانن ئەم خۆپیشاندانە لەسەر چێچکە زۆریان ڕۆنە پێیان وابێ ئێمە لە دژی داعش کۆبووینەتەوە لێرە بۆی بزانن ئێمە خەڵکی کوردستان لە دەرەوەی وڵات چۆن لە بەرامبەر داعشە خۆپیشاندانی کرد و لە بەرامبەر داعشە مقاومەتی کرد ئاواش لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە لەم گۆڕەپانە کۆبووینەتەوە و خواستی ئازادیمان هەیە بۆ ئەوە پێم خۆشە